له لە وتاری پێشوودا باسی هەندێک لە ئامۆژگاریەکانی خۆشەویستی خوا ئیبراهیم پێغەمبەرمان کرد صلی الله علیه وسلم بۆ باوکی کاتێککە کۆمەڵی ئامۆژگاری جوانی باوکی خۆی کرد بۆی کە عیبادەت تەنها بۆ خوا بکات و غەیری خوا نەپەرستێ. دوای ئەوەی کە باسمان کرد چەندێ بە جوانی و بە ڕێز و بە حورمەتەوە ئامۆژگاری باوکی خۆی دەکا کە بتپەرستە لە وڵاتی عێراق لە بابل. دوای ئەم هەموو ئامۆژگاری جوان و دڵسۆزانە باوکی وەڵامەکەی بەم شێوەیە دەبێت. خوای گەورە دەفەرمێ ئیبراهیم صلی الله عليه وسلم باوکی بەم شێوەیە جوابی دایەوە. قال أراغب أنت عن آلهتي يا إبراهيم؟ أي إبراهيم نەیوت کوڕەکەم، وتی ئیبراهیم بەناوی خۆی بانگی کرد، نەیوت کوڕەکەم، ئەوەی باوە ئەم نەیوت کوڕەکەم، وتی ئەی ئیبراهیم تۆ یعنی دژی خواکانی من دەوەستی، تۆ باوەڕت بە خواکانی من نییە؟ بتەکان کە خۆم دروستی دەکەم و دەیپەرستم تۆ باوەڕت پێی نییە؟ واز لە خواکانی من دەهێنی؟ یعنی سبحان الله کە ئینسان خوای نەناسی تەماشا دەکەی بە شێوەیە عەقڵی تێک دەچێ خۆشی نازانێت چی دەکات. فیرعون دەوێت من خوام، بانگەشەی خوایەتی بۆ خۆی دەکرد، بەڵام لەو لاشەوە بتێکیە بۆ دەیپەرست، ئەوە مە خوای منە، تۆ خۆت ئەڵێ من خوای خەڵکم، لەولا بتێکش داناوە ئەڵێ مە خوای منە، ئەوە کارە ساتەکەیە. بۆیە ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێنی هەڵەی باوباپیری خۆی نەکەوت. بەخوا مادەم باوکم بتی پەرستۆ منیش بتە پەرستم، بەخوا باوکم ئەمەی نەکردو منیش نایکەم، باپیرم نەیکردو من نایکەم. ئەزانێ مەدینی کێ ئەم قسەیە؟ ئەمە بڕۆ سەیری قورئان کە لە دەیەها شوێنە خوای گەورە و میهرەبان باسی کافرەکان و بتپەرستەکان دەکات، دەیانوت ئێمە لە دینی باوباپیری خۆمان لا نادەین، باوباپیرم بڕاتە ناو چاڵێک بێژم ناو چاڵەکەوە نابێ. برای بەڕێزم ئینسان نەبێ عاقڵ و تێگەشتوو بێ. دەی کاکە باوباپیر تۆ شوان بڕۆ شوانێتی کە واز لە مۆزەفی بێنە، واز لە کەسابەت بێنە دوکانداری، باوکی تۆ دوکاندار نەبوون، باوکی تۆ شوان بوو بڕۆ شوانێتی کە ئەبێ نابێ کاکی گیان. باوکی تۆ فەلاح بوو، تۆ هەر فەلاحەت هەر ناکەی ئێستا، ئەی بۆ لەمەکە ئەڵێڵاون لەسەر دینی باوباپیری خۆم. برای بەڕێزم ئینسان کە حەق و ڕاستیەکانی بینی دەبێت شوێنی ئەوە بکەوێ. خوای گەورە نەیفەرمووە شوێنی باوباپیرتان بکەون، بەڵکو خوای گەورە زەمی کافرەکان دەکات لە قورئاندا کە شوێنی باوباپیریان دەکەوتن لە غەڵەتە. باوکت نوێژ دەکاتەوە شوێنی باوکتەکەوت نوێژ کە دەست خۆش بێ، لە چاکەدا شوێنیکەوە، بەس لە خراپەدا شوێنی هەڵەی خەڵکی مەکەوە. خوا فەرموویەتی ڕێزە دایک و باوکت بگرە، بەس نەیفەرمووە چی وت بە قسەی بکە. لە خراپەدا بە قسەی هیچ کەسێک ناکی، بەڵام بێڕێزیش بەرامبەر دایک و باوک ناکرێ بە هیچ جۆرێک. هەرچەندێ فەرمانی خراپەشت پێ بکەن بۆت نییە قسەی غەڵەت بەرامبەر دایک و باوکت بکەی، بەڵام بە قسەیان ناکی. ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم بە قسەی باوکی نەکرد کە بت بپەرستێ، بەڵام بێڕێزیشی بەرامبەر باوکی نەکرد، چونکە کافرەکان دەیانوت قالوا حەسبونا ما وجدنا عەلەیه ئاباءنا، کاتێک کە پیان دەوترا شوێنی حەق کەون، شوێنی قورئان و حەدیث کەون، ئەیانوت ئێمە ئەوەی کە باوباپیرمان لەسەری بووە ئەو کیفایەتە بۆ ئێمە، هیچ ترمان نەبێ. برا بەڕێزم باوباپیری ئێمە ڕەحمەتی خوایان لێبێ، خۆشەویستی ئێمەن، بەڕێزن لای ئێمە، تاجی سەری ئێمن، بەڵام ئەوان سەرچاوی دینی ئێمە نین. باوباپیر ئێمە نە قورئان نە حەدیثن، مرۆڤێک وەکو ئێمە و ئەوان وەک ئێمە وتیانە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله، کەواتە لە غەڵەتە شوێنی کەس مەکەوە. ئەمە ئامۆژگاری ئیبراهیم پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم بۆ باوکی، بەڵام باوکیشی دەڵێ ئەی ئیبراهیم تۆ لەسەر دینەکەی من نەماوی، شوێنی خواکەی من ناکەوی، عیبادەتی بۆ ناکەی، نایپەرستی؟ بەڵێ باوکی ئیبراهیم بەردەوامە لە هەڕەشەکردن لە کوڕەکەی خۆی. یەکەم سەرزەنشتی دەکا ئەڵێ لەسەر دینی باوباپیرت لات داوە، دووەم دەڵێ لئن لەم تەنتەهی لەئەڕجومەنەکە وەهجوڕنی مەلیە. ئەی ئیبراهیم
ئەگەر واز نەهێنی لەم قسانەی کە دەیکی ئەگەر واز ناهێنی ئەوە ئاگادار بە ئەمە سزای تۆیە ئەمە عقوبەی تۆیە لەئەرجومەنەکە ڕەجم تەکەم ڕەجم مەبەستی ئەوە نییە بە بەردباران تەکەم هەندێک کەس وا تێگەشتووە ڕەجم معنای ئەوە دێ بەڵام ئەرێردا مەبەست پێی ئەوە نییە یعنی بەردباران تەکەم حەتا مریت نە لەئەرجومەنەکە واتە لە خۆم دوورت دەخەمەوە ئەبێ لە من دوور کەویتەوە نەبت بینم نە لەگەڵ مادانیشە نە گوێم لە دەنگت بێن نە بە چاویش بتبینم لێم دوورکەوەرەوە وەهجوڕنی مەلیە چونکە وشەی وەهجوڕنی مەلیە واتە زمانێکی زۆر بڕۆ لە بەرچاوم لاچ جا ئەگەر بیکوژێ بۆچی لە بەرچاوی لاچی کەواتە مەبەست پێی ڕەجم کوشتن نییە واتە ئاخوای گەورە دەفەرمێ دەربارەی ئیبلیس فەخڕج منها فەئینەکە ڕەجیم خوای گەورە فەرمی ئەی ئیبلیس تۆ لە ڕەحمی خوا دەرچۆ لە بەهەشتی خوا دەرچۆ تۆ ڕەجیمی واتە تۆ دوور خراویتەوە مەبەستی ئەو نییە خوای گەورە بەربارانی کرد بێ ئیبلیسی بەرباران کرد بێ کەواتە ئیبراهیم صلی الله عليه وسلم باوکی پێیوت ئەگەر واز نەهێنی وازبێنی تۆ کوڕی منی لە خزمەتتام ئەگەر واز ناهێنیت یەکەم شتێ لە من دوورکەوەرەوە بەڵام وەهجوڕنی مەلیە دوورکەوتنەوەی دوورت ئەخەمەوە لێشم دوورکەوەرەوە بە جۆرێک هەر نەتبینم نە بە چاو بتبینم نە لەگەڵ تادا بنیشم نەگوێم لە دەنگت بێ لێم دوورکەوەرەوە بڕۆ هەر لە بەرچاوم بوون بە با نەتبینم بە هیچ جۆرێک تەماشا دەکەی سبحان الله لەگەڵەوەدا بە قسەی کوڕەکەی خۆی بکات دەڵێ لێم دوورکەوەرەوە بەخوا دەرتەکەم دەریشی کرد بێگومان لە ماڵ دەری کرد بەڵام ئەمی ئیبراهیم کردی صلی الله عليه وسلم بێڕێزی نییە چونکە دەیەوێت باوکی لە جەهەنەم ڕزگارکە دوێنێ باسمان کە لە وتارەکە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە باوکی ئەگاتە کەمتیاری و فڕێدا ناو ئەگری جەهەنەمە ئێکە بە قسەی ئیبراهیمی بکردایە سەلامی خوا لەسەر بێ ئەو بۆ کەسێکی ئیماندار خوا لە قورئانە مەدحێ کرد بەڵام چونکە ئیمانی نەهێنا خوا لە قیامەت دەیکاتە کەمتیارێک بە کەمتیاری فڕێدا ناو ئەگری جەهەنەمەوە کەواتە مەبێ ڕێزی نییە تۆ نەسیحەتێکی باوک و دایکی خۆت بکەی بڵێ باوک گیان ئەمە غەڵەتە دایک گیان ئەمە غەڵەتە بەڵام نەکەی تۆڕەبی تۆڕەبوون هێڵی سوورە دایک و باوک بەڵام دەڵێ باوک گیان ئەمە غەڵەتە دایک گیان ئەمە غەڵەتە هاوا لە غەیری خوا مەکە نوێژەکانت بە جوانی ئاوها بکە ئاوا مەیکە ئەمە بێ ڕێزی نییە ڕاستەکەی لە تۆ مناڵترە ڕاستەکەی مناڵی تۆیە بەڵام لە عیلما لە تۆ شارەزاترە تۆ خۆت ڕێبی خوێنەواریم نییە ئێوە خوێنەواری هەیە و شارەزایە و دین دەزانێ و کەواتە بە قسەی بکەم تەکەبور نەتگرێ بڵێ ئەمە چێم بە قسەی بکەم مناڵێکی ئاوە وەڵا جارێک کوڕەکەت کچەکەت شتێکت پێ ئەڵێ وەڵا قەت عەقلت پێ ناشکی خۆت ئەبێ ئیسفادە لە مناڵەکانی خۆتان بکەن بەڵێ ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێک بە ڕێگایەکە دەڕۆیشت ئینسان نابێت لە خۆی بایی بێت وەڵا جارەوە کابرایکی عەوام نەخوێنەوار قسەیەکی بۆم کردووە وەڵڵاهی دەرزێکی زۆر گەورەم لێ وەرگرتووە هەتا کردوم جارەوە قسەیەکی بۆم کردمەتە وتارێک خودبەیەکی جومعە زۆر ئیسفادەم لە یەک قسەی کردوانەیە قسەکە یەک خەتێک بێ نیو خەت بێ بەڵام وتارێکم لەسەری داناوە خۆشم ئیسفادەم لێ کردووە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ بە ڕێگایەکە دەڕۆیشت تەماشای کرد مناڵێک لای قوڕاوێکە یاری ئەکا لە شوێنەکە ئاو قوڕ کۆ بۆتەوە یاری ئەکا ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لێبێ فەرمووی کوڕەکەم وریا بە نەکەویتە ناو قوڕەکەوە ناو قوڕاوەکەوە کوڕەکەی وتی ئەی ئیمام ئەبوو حەنیفە تۆ ئاگادار بە نەکەویتە ناو قوڕەوە من کێشە بکەمە ناو قوڕەوە گیانم پیسە بێ خۆمەشۆ بەس تۆ بکەویتە ناو قوڕ و غەڵەت و مەستی قوڕ یانی غەڵەت تۆ نەکەویتە ناو غەڵەتەوە چونکە ئەگەر تۆ بکەیتە غەڵەتەوە خەڵکێکی زۆر بەهۆی تۆ تووشی غەڵەتە بێ من کێشە نییە بەس گیانی خۆم پیسە بێ خۆمەشوەرم بەڵام تۆ غەڵەت بکەی تۆ ئاگادار بە نەکەویتە ناو قوڕێکەوە و ناو غەڵەتێکەوە تۆ ئاگاداری خۆت ئەی ئیمام ئەبوو حەنیفە کێشە نییە من بکەم ناو قوڕەوە بەڵام ئەوە کێشەی تۆ بکەویتە ناو قوڕەکەوە واتە تۆ غەڵەت بە خەڵکی بڵێ ئەڵێ دوای ئەو قسەی ئەو مناڵە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لێبێ هەر کاتێک فتوایەکی بدایە زۆر لێ کۆڵایەوە بۆی تووشی غەڵەت نەبێت من هەڵیاوە چێ بە قسەیەکەم دایکە شووی نەکردەوە من نوێژەکەم وەڵا مام حاجیار ئیسش نوێژەکەت وەرە ئەیدەم لە قورئان و حەدیث لە بێژنگی قورئان و حەدیث خوێن بەخوا ڕوبعێکی دەرناچێ هەمووی غەڵەت
نفاتحات روانة، نقل الله وحد روانة، نتحيات روانة، نسبحان ربي العلا روانة، جاروا إلى تحيات فاتحة خويني فاتحات تحيات خويني ما حاجة قال ما لي شو مقصي من الله مزمكم مقصي قال جيبرو شونكم كاك من الله مزمي شيء بو من الله مزمة مقصد قصيكي باش دوكا بقصيبك. إبراهيم پیغمبر صلى الله عليه وسلم باوكي هالرشي لك وتي درتكم داري شي كرت وفرمي من حلقتها باشا وتي كركم إبراهيم لبرچاوم لاشو برو ليم دور كورو تكايا باند بينم با جملة دنيشت نبي لقاليش ما دامنيش ولما علش نابي جارت من توكو بينوا بهي جورتها دو أمهمو هالرشيا أمهمو آمش قاري جوانا أكا أمج جوابكي باوكيتي فرمي قال سلام عليك باوكيان سلامي إخوات لسربي بخوا قصي غلط برامرتناك بخوا بيت خوشة بروم دروم مال جيبيلم مال جيدهيلم بيت خوشة نمبيني منيش دابا بخوا بيرزي برامرتناك سلام عليك سلامي إخوة لسرتو بيت دل نيابة للاني منه سلامتي قصي غلط برامرتناكم بلام نكهر أونديش سأستغفر لك ربي بخوا لخوا أباريمو بردوام ليت خوش بي باوجا بخوا لخوا أباريمو ليت خوش بي هاتشني بالرحمة باوجا داواكم لخوا ليت خوش بي إبراهيم پیغمبر صلى الله عليه وسلم لقرآن باسكرا خواهي قرد فمي بردوام أستغفر الله باوكي خوي دكن بلام كاتك التأكيد بو باوكي كافر وبكافري دمريو بيدينا أو كاتا تبرأي لباوكي خوي كرت تواو باوكي بكافري دمرت مرت بخوا باوجان حتى أخوار رمك يبدأ داوي لخوش من بتوك هيتش بيناكم إنه كان بي حفيا داواكم لخواهي قورا ليت خوش بيه چونکە خوای گەورە زۆر بە ڕەحمە لەگەڵ مندا دوعاکانم وەڵام دەداتەوە ئەوەندە ڕێزی لە من گرتووە خوای گەورە قەت بێ هیواریم لە خوای گەورە بەردەوام ئومێد و هیوان پێ هەیە بەخوا باوەگیان سەلامی خوات لەسەر بێ لای منەوە یەک قسێک غەڵەت پێ ناکەم داواکەم لە خوای گەورە بەردەوامیش دەڵێم خوای لە باوکم خۆش بێ حتا خوا ڕێگریم لێ ئەکات ئەو کاتە کۆتایی پێ دێنم چونکە خوای گەورە زۆر باشە لەگەڵ مندا زۆر بە ڕەحمە میهرەبانە قەت بێ هیوانیم لە خوای گەورە ئەمە جوابی باوکی بوو بۆ جوابی ئیبراهیمیشمان باس کرد سەلامی خوای لەسەر بێ کە فەرمووی سەلامی خوات لەسەر بێ و من دوعای خێرت بۆ بکەم ئەی باشە تۆ باوکت موسڵمانە بۆ دوعای خێری بۆ ناکی دایکت بە هەمان شێوە کوا دوعای خێر بە دایک و باوکمان دەکەین چەندێک خێر و سەدەقە بۆ دایک و باوکمان دەکەین هەندێک جار پارە ببەخشە بۆ ئەوەی بێتە خێر و پاداشتێ بۆ دایک و باوکی خۆت بۆ نەنک و باپیرەی خۆت بێوەفامە بەرامبەر مردووەکان چونکە دڵنیا بە خۆشت بەیانی دەمریت خۆشی دەبیتە مردوو بەڵێ کاتێکە باوکی هەڕەشەی دەکرد لێم دوورکەوەرەوە لە بەرچاوم لاچۆ بە هەر نەتبینم حەد لەم منتیقە وڵاتش مەمێنە لە بابل و لە دەوروبەری بابل مەمێنە بڕۆ بەڵێ إبراهيم پیغمبر صلى الله عليه وسلم فرمي وأعتزلكم وما تدعون من دون الله بخوا باوجان بسرچاو أول أيوة دور دكوموا بابل و دوروبري بابلي شموي بجيده يلم عراق هر بجيده يلم دروم حل عراق نامينم واز دهينم لأيوة ما دام بيت خوش واز دهينم واز دهينم نامينا راحتكم هم رجع من ببينو خفت بخوي بۆچی جێ دێڵێ کەسێکی بێوەفا نییە باوکی دەڵێ لێم دوورکەوەرەوە هەموو ڕۆژێ باوکی بیبینەوە خەفەت بخوا با دوورکەوم لە بەرچاوی باوکم بۆی باوکم بێزار نەکەم سەلامی خوای لەسەر بێ ئەو باوک خراپەیە لەگەڵەوەش ئەوە کوڕەکەیەتی باوکێکی خراپ توندڕە و بتپەرست ئەوش کوڕەکەیەتی ئەوەندە بە ئەدەب و بە ئەخلاق و بە ڕەوشت سەلامی خوای لەسەر بێ بەخوا باوکیان بەسەر چاو لێ دوورەکەومەوە بۆی خەفەت نەخۆی بۆی بێزار نەبی بە بینینی من چونکە ئینسان کەسی حەزی بە کەسێک نەبێ حەزەکە لە بەرچاوی لاچی بەڵێ فەرمووی وما تدعون من دون الله نەک هەر تۆ دوور ئەکەومەوە لە هەموو ئەو بتانشی کە لە غەیری خوا دەیپەرستن و داوای یارمەتیان لێ یەکەن وما تدعون من دون الله ئەوەی لە غەیری خوا لێی دەپاڕێنەوە
بەخوا باوەگیان واز لە هەمووی دێنم حاشا لە هەموو شتێک دەکەم بەس تەنها خوا دەپەرستم. بەڵێ شوێنی باوباپیری خۆی نەکەوت لە غەڵەت و شەریک بەخوا بڕیاردانە بۆیە فەرمی وەئەدعو ڕەبی عسى ألا أكون بدعاء ربي شقيا تەنها لە پەروەردگارم دەپاڕێم و دەیپەرستم بۆ ئەوەی سەرفرازم بکات. باوەگیانەوە من ڕۆشتم بەردەوامیش دەڵێم خوای لە باوکم خۆش بە دوعای خێرشت بۆ دەکەم و ئەوەشی کە غەیری خوا دەیپەرستن من حاشای لێ دەکەم و لێشی دوور دەکەومەوە و باوەگیان ئەوە خوا حافیظ و من ڕۆشتم تەو بەڵام ئومێدیشم وایە هەر بەردەوام عیبادەتی خوا دەکەم حتا مردم چونکە خوای گەورە دەمەوێت سەرفرازم کە و ئەدعو ڕەبی واتە بەردەوام پەروەردگارم دەپەرستم و داوای یارمەتی لەو دەکەم لە غەیری ئەو ناپاڕێمەوە. باشە پێغەمبەری خوا ئیبراهیم صلی الله عليه وسلم محەممەد صلی الله عليه وسلم تەنها لە خوا پاڕاوەتەوە باشە تۆ بۆچی لە غەیری خوا دەپاڕیت؟ تۆ لەوان عاقڵتری لەوان ژیرتری لەوان بەتەقواتری لەوان خواناستری کەس حەدی نییە بۆ ڕۆژی هاوایان لە دار و بەردێ نەکرد نەیان کرد. ئینسانی ئیماندار پەیوەستە بەخواوە دڵی پەیوەستە بەخواوە بەس غەیری خوا ناپەرستێ. بۆی ئیمامی سوفیانی کوڕی عویەینە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ لە تەفسیری بیت وەئەدعو ڕەبی عەسى ئەلا ئەکونە بدوعائی ڕەبی شەقیە لە تەفسیرا دەفەرمێ من بەردەوام دڵخۆشم بەوەی کە خوا دەپەرستم ئەگەر ئەوەشی کە دەمەوێ خوا پێم نەدا هەر پێم خۆشە لە خوا پاڕێمەوە. هاچەند ئیماندار چۆنە؟ وەڵا ئەگەر داوای شتێ لە خوا بکەم پێشم نەدات ئەوم پێ خۆشترە لەوەی داوای یارمەتی لە غەیری خوا بکەم پەنا بەخوا خۆم تاوانبار بکەم. هیچ کاتێک بێهیوانیم دڵم خۆشە بەوەی لە خوا دەپاڕێمەوە. تۆش کە تا کاتێتە نا خوا دەپەرستی دڵخۆش بە ئەوەشی کە داوای دەکەی ئەگەر پێتی نەبەخشی دڵنیا بە شتێ باشترە پێ دەبەخشی چونکە خوا لە تۆ زاناتر و عالمتر و داناترە. ئەو ئیبراهیم پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم فەرمی ئەوە لێتان دوور کەوتمەوە لەوەشی کە لە غەیری خوا دەیپەرستن بەڵام دڵخۆشم بەوەی کە عیبادەت بەتەنها بۆ خوا بکەم چونکە بەڕاستی ئومێدم وایە خوای گەورە هیچ کاتێک بێهیوام ناکە ئەوەشی خوا بپەرستێ قەت بەدبەخت نابێت چونکە لە خوا دەپاڕێتەوە. خوای گەورە دەفەرمێ فلما اعتزلهم وما يعبدون من دون الله وهبنا له إسحاق ويعقوب وكلا جعلنا نبيا ووهبنا لهم من رحمتنا وجعلنا لهم لسان صدق عليا. كاتي إبراهيم پێغەمبەر صلى الله عليه وسلم وازی لە باوکی و لە قەومەکەی هێنا و ڕۆیشت عێراق و بابلی بەجێهێڵا وازی هێنا لە قەومەکەی لەوەشی کە لە غەیری خوا دەیپەرستن بەپێی ئەم ئایەتە قورئانە ئەوەی لە قەبرێک بپاڕێتەوە قەبرەکەی پەرستووە ئەوەی لە بەردێک بپاڕێتەوە بەردەکەی پەرستووە ئەوەی لە شەخصێک بپاڕێتەوە شەخصەکەی پەرستووە. تەواو تۆ خواپەرستی یا قەبرپەرستی بە جوابم دەرەوە ناکرێ ئەم دوو شتە بەیەک و ناکرێ. باشە ژیان بەدەستی کێیە؟ بەدەست خوایە. مردن بەدەستی کێیە؟ بەدەست خوایە. شیفا بەدەستی کێیە؟ ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو وإذا مرضت فهو يشفين کاتێکە من نەخۆش دەکەم خوا شیفام دەدا. ئەی باشە خوا شیفای خەڵک نەدا قەبر شیفای خەڵک بدا و ئەمە عاید بە سەریەشەی و ئەمە عاید بە مناڵە و پەنا بەخوا ئەی خوا چیشێکی ماوە. ئینسانی ئیماندار چۆن ئەوە بیر و باوەڕی بێت؟ وەڵڵا بیر و باوەڕی قەبرپەرستەکان و بتپەرستەکانە. ئیماندار چۆن باوەڕی بۆ شتان هەیە؟ خوای گەورە دەفەرمێ کاتێ ئەو ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم وازی لە باوکی هێنا ڕۆشت چونکە باوکی بڕۆ لە بەرچاوم لاچ وازی لە قەومەکەی هێنا وازی لە ئەوەش هێنا کە لە غەیری خوا دەیان پەرست و هەمووی بەجێهێڵا. بەڵام سوبحان الله لەو کاتێشا هەموو خەڵکی سەرزەوی کافر ئیبراهیم ئەبوو سەلامی خوای لەسەر دوایی لۆتی بەرازایشی ئیمانی پێهێنا سوبحان الله هەموو خەڵکی سەرزەوی کافر کارەساتە تۆ ناو کۆمەڵگایەکە بژی هەر هەمووی بێدین و کافر هەمووی قەبرپەرست و بتپەرست و شەخص پەرست بێت. خۆ پێشترش هەر بتەپەرسترا قەبرەپەرسترا خۆمە قەبرپەرستی شتێکی تازە نییە پێش ئیسلامیش هەبووە پەنا بەخوای گەورە. بۆیە خوای گەورە دەفەرمێ هەر کە وازی لەوان هێنا ئێمە ئیسحاق و یعقوبمان پێبەخشی. ئیسحاقمان پێبەخشی
دوای ئەوە خوای گەورە لە ئیسحاق یعقوبیشی پێیان بەخشی لە یعقوبیش یوسفی پێیان بەخشی سەلامی خوای لەسەر بێ وكلا جعلنا نبيا هەموویان کرد بە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئیسماعیلی کوڕی پێغەمبەر بوو ئیسحاق کوڕی پێغەمبەر بوو سەلامی خوای لەسەر بێ یعقوبی کوڕەزای پێغەمبەر بوو یوسفی کوڕەزازای پێغەمبەر بوو سەلامی خوای لەسەر بێ کۆمەڵێک پێغەمبەری خوای گەورە لە نەوەی ئەو ئیبراهیمە صلی الله عليه وسلم دروست کرد کەواتە خاڵێک لێرە ئاگادار بین خوای گەورە دەفەرمێ ووهبنا له من رحمتنا ئێمە لە ڕەحم و میهرەبانی خۆمان بەشی ئیبراهیم و خانەوادەکەیماندا سەلامی خوای لەسەر بێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە کەواتە لێرە چی فێرە بین وتمان ئیبراهیم صلی الله عليه وسلم خەڵکی عێراقە و عەرەبیش نەبووە کۆمەڵ ڕیوایەت هەڵێ کورد بووە کەواتە ئەسڵی جوولەکە بەنی ئیسرائیل نەوەکانی یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەسڵی ئەوان لە عێراقا بوون چۆن ئێستا کەوی خەڵکی وایە کاکە ئێمە باو باپیرمان لە فڵان شوێن دانیشتووە لە ئێران بۆ لە تورکیا بۆ لە کوێ بووە کەواتە ئەسڵی زۆڕیەتی ئیبراهیم سەلامی خوای لەسەر کە هەمویان لە عێراق دەرچوونە نوح سەلامی خوای لەسەر بێ ژیانی لە عێراق دەست پێ کرد عێراق کاتی خۆی کێسا ئەوە کاول بووە کاتی خۆی وڵاتێکی زۆر پێشکەوتوو بووە بەڵام بەداخەوە ئەمڕۆ چی لێ هاتووە خوای گەورە ئەو کۆمەڵە مناڵە و کۆمەڵە نەوەیی بە ئیبراهیم بەخشی سەلامی خوای لەسەر بێت چونکە بەڕاستی بۆ خوا دەژیە ئاخر شتێکە باسی دەکەین لە بەسەرهاتی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ وجعلنا لهم لسان صدق عليا ئێمە بەخشیمان بە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە خانەوادەکەی بە نەوەکانی بە کوڕەکانی ناوێکی زۆر جوان و پاک لە دوای خۆیان هەتا ئەمڕۆژ خەڵکی دەڵێ ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ گاور و جوولەکەش خۆشیان دەوێت گاور و جوولەکەش خۆشیان دەوێت خوای گەورە ناوێکی شکۆداری پێبەخشی بە خۆی و بە نەوەکانی سەلامی خوایان لەسەر بێ جا ئەوە گرنگە ئێمەش بە ئیزنی خوا لە دوای مردنمان ناوێکی جوان بۆ خۆمان بەجێ بهێڵین خەڵکی دوعای خێرمان بۆ بکات خەڵکی مەدحمان بکەن خەڵکی کە ناوی ئێمە هێنا دوعای خێرمان بکەن زۆر چاکە کاتێک کە دەمرین خەڵکی دوعای خێرمان بکە خەڵکی بە ئەسەر بێ بە خەفەتەوە باسمان بکە بە داخەوە باسمان بکە دڵتەنگ بێ بۆ مردنی ئێمە نەک بەنا بەخوا دڵخۆش بێ و ئاوا بکە بەخوا بەدەی فڵان کەس مرد باوا نەبین با بەش جۆرێک بین لە دوای مردنمان خەڵکی ناوێکی چاکمان بۆ مسۆگەر بکات بە پشتیوانی خوا ئەبژە بێ خوا بدات ئەگەر خوای گەورە بەڕێزت نەکە کەس ناتوانێت بەڕێز بکە جا بینی خۆتە خوا بە قووت کە دڵنیا بە ناوێکی جوان و باش لە دوای مردنت بەجێ دەمێنێ خەڵکی دوعای خێرت بۆ دەکەن خەڵکی ناوت بە چاکە دەهێنن هەزارها پیاو چاکە بووە ڕەحمەتی خوایان لەبێ لە دوای مردنیان خەڵکی هەر بە چاکە باسییان دەکەن ئەوە تا خوای گەورە باسی چاکەی ئیبراهیم پێغەمبەر بۆ ئێمە دەکات سەلامی خوای لەسەر بێ ئاوا کەسێکی بەڕێز بوو ئاوا بوو ئاوا با ئێمەش کارێکی وها بکەین لە دنیادا لەسەر زەوی ناومان بە چاکە هەبێ لە ئاسمانیش ناومان بە چاکە بێت چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەموو کەسێک ناوبانگ و شوهرەتێکی هەیە لە ئاسمان لای خوای گەورە هەر کەسێک لە ئێمە ئێستا کە دانیشتوین ئەوەی ئەو خەڵکەی کە لەسەر زەویە هەمووی وەڵڵاهی لای خوای گەورە ناوبانگ و شوهرەتێکی هەیە لە ئاسمان ئەفەرمێ ئەو ئینسانە ئەگەر کەسێکی چاک بێ و ئیماندار و خواناس بێ لە ئەرز و لە ئاسمانیش ناوی بە چاکە دەبرێ یا ڕەبی خوا لەو کەسانەمان بگێڕی ئەو کەسانەشی پەنا بەخوا لە ئاسمان ناویان بە خراپە ببرێ لەسەر زەویشا خەڵکی بە خراپە باسییان دەکات دا قوڕ بەسەر زاڵمەکان وەڵام من کاتی دەیان بینم بە زین پیانە دێتەوە وەڵڵا دڵم بۆیان ژان دەکە پێکەنی بەدبەخت ئەوە چەند ساڵێتر ئەژیای دوای ئەوە چیت بەسەرادی قوڕ بەسەرت مافی ئەم هەموو خەڵکەت لای ئەم هەموو خەڵکەت کوشتووە ئەم هەموو پارەت خواردەوە بۆ کوێ چیت وەڵا داماون قەت دڵیان دڵت پێیان خۆش نەبێ قەت دڵە بە زاڵم و ستەمکار خۆش نەبێ قەت ئاواتی بۆ نەخوازی بەخوا ڕۆژێ لە پێشیانەوەیە ڕووناکیتیانی قیمەتی چیە با 100 ساڵ بژی قیمەتی چیە هەر بەجێ دەیڵێ بۆی دڵخۆش بە مەزڵومی دڵخۆش بە ناوێ باشت هەیە ناو باشەکەی خۆت بهێڵەوە حتا لای خوای گەورە زیاتر بەڕێز بی لای خەڵکی زیاتر بەڕێز دەبی
و هەموو کەسێکیش لە خەڵکی سەلامەت نییە بتەوێت خەڵک بوختیانت بۆ نەکا بوختانت بۆ نەکا شتیوان نییە. بۆی ئینشاڵڵا لە کۆتاییدا دەڵێم با بینی خۆمان باشکەین، ئینشاڵڵا لە وتاری داهاتوە باسی چەند پێغەمبەرێک تریش دەکەین سەلامی خوایان لەسەر بێ ئەگەر تەمەن باقی بێ. یا ڕەبی خوایە قورئانی پیرۆز بکەیتە بەهاری دڵەکانمان، یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی، ناوێکی و شوهرەتێکی جوان و باشمان لە ئاسمان و لە زەویە هەبێ یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکانە حەشرمان کەی، خوایان ئاخرمان بەخێر بگێڕی، خوایان ئاخرمان بەخێر بگێڕی، خوایان لە دەرد و بەڵا وڵاتمان بەدوورکەی، لە شەڕی زاڵمەکان بەدوورمان کەی، خوایان لە زاڵەکە زاڵم و خراپەکارە لە ڕۆژی قیامەتە حەشرمان نەکەی. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.